بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. ئەگەر دەتەوێت لەسەر ئێشە بە دوور بیت، ئەگەر دەتەوێت عومر و ژیان و تەمەنت بە فیڕۆ نەچێت، واز لە سێشت بێنە، ناوی خوای لێ بێنە، بە ئیزنی خوای لەسەر ئێشەی دنیا و قیامەت بە دوور دەبیت. یەکەمیان باسی خەڵک مەکە، چونکە هەر کاتێک باسی خەڵکت کرد ئەو کاتە تووشی گوناه و تاوان و غەیبەت و ئەنواع و ئەشکال تاوان دەبیت. دووهەمیان واز لە مناقەشەی بێسوود بێنە، چونکە مناقەشە تەنها کاتت دەگرێ و کاتت دەبا و هیچیشت دەست ناکەوێت. نابینی خەڵکێک هەیە زمانی ئەوەندە درێژە کەچی لە عەمەل و کردەوەشدا زۆر کۆڵەوارە. کوردەواری جوانیان گوتووە دەڵێ وەستا قسانە و کۆڵەواری دەستانە، لەو جۆرە کەسانەمە بە تووشی سەر ئێشە دەبێت. سێمیان تەدەخول لە ژیانی خەڵکدا مەکە و شتێک پەیوەندی بە تۆوە نەبێ خۆتی تێ هەڵمەقورتێنە، چونکە تووشی سەر ئێشە دەبی، کاتت بە فیڕۆ دەچیت هیچ سوودێکی دنیا قیامەتیشت دەست ناکەوێت. لە لوقمانی حەکیمیان پرسی و ئەو زانایی و دانایەت بە چ بەدەستهێنا؟ گوتی بە دووشت. یەکەمیان بە زمانێکی ڕاست و بەڕاستگۆیی، دووهەمیان وازم لە هەر شتێک هێنا کە پەیوەندی بە منەوە نییە، ئەو زانایی و داناییە دەستکەوت بەهۆی ئەو دوو سیفەتە بەرزەوە. دەی تۆش ئەگەر دەتەوێت لەسەر ئێشە بە دوور بیت، عومر و ژیانت بە فیڕۆ نەچێت، واز لەو سێشتە بێنە، بە ئیزنی خوای گەورە بەختەوەری بەدەست بێنە.